لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 46 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. بەڵێ خۆشەویستان، دیارە ئاەتەوە کلوانی ڕابردووش لە خزمەتی وەستاین کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە دوای ئەوەی کە ئادەمی خەڵق کرد و فەرمانی بە مەلائیکەت کرد کەوا سوزدەی لۆ ببەن، ئەوجا دیارە ئەوەی کەوا ڕوویدا کە مەلائیکەتەکان سوزدەیان بردووە تەنها ئیبلیس نەبی، وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ئاەتەکانی پێشتر باسی کرد. جا خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمان بە ئادەم دەکا عەلەیهی سەڵات وەسەلام بە خۆی و بە هاوسەرەکەی کەوا بچنە بەهەشت. دیارە وەکو زانایان دەفەرمون لە ئەسڵەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئادەمی لە بۆ سەر ڕووی زەوی خەڵق کردیە، وەکو لە سەرەتای ئاەتەکاندا خوای گەورە دەفەرمێت وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض، کەواتە لە بۆ سەر ڕووی زەوی خەڵق کردیە. بەڵام کاتێک کەوا دەیباتە بەهەشت لە بۆ ئەوەی کەوا تەجروبەیەک پەیدا بکاتن بە تەجروبۆ بستە سەر ڕووی زەوی، وەکو شەعرایی و ڕەحمەتی خوای لێبی دەڵێ تاوەکو لە خلالی ئەو تەجروبەی کەوا لە بەهەشت بەسەری دێتن لە نەتیجەی ئەو وەسوەسەی ئیبلیس و هەڵخەڵەتانی لەلایەن ئیبلیسەوە بە تەجروبۆ بستە سەر ڕووی زەوی و ئەو تەجروبەی بەهەشتی ببی تەمایی ئەوەی کەوا جارێکی دیکە لە سەر ڕووی زەوی ئیبلیس نەتوانی خۆی و نەوەکانی هەڵخەڵەتێنی تاوەکو لە نەتیجەدا بگەڕێنەوە ئەو بەهەشتەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە سەرەتادا ئادەمی برد لە بۆ ئەوێندەرەیە. بەڵێ ئەوجا دەفەرمی وەقولنا یا ئادەم اسكن أنت وزوجك الجنة. دیارە ئادەم بابە گەورەی بەشەریەت عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر بووە، نبي مكلم، وكو پیغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح دا كلمشكات المصابيح هاتي أبي ذر دجيرته خواهي رازب دفرمي قلت يا رسول الله أي الأنبياء كان أول؟ يا رسول الله كامل پیغمبران يكم پیغمبر بو؟ قال آدم، فرمي يكم پیغمبر آدم بو عليه الصلاة والسلام. قلت يا رسول الله ونبي كان؟ نبيش بو آدم عليه الصلاة والسلام؟ قال نعم نبي مكلم، نبي بو مكلمش بو، واتل الآن خواهي قوروا راستوخو قسي لقل فرمو بو، كلامي لقل فرمو بو. ديار الناب پیغمبران اويكوا مشهورة بكليم الرحمن موسى عليه الصلاة والسلام، بلام آدميش نبي مكلم اويش بهمان شوا او بيبخشرا وهو پیغمبري خوش ما صلى الله عليه وسلم لو سفري معراج عين راستوخو خواهي قور كلامي لقل فرمو اويشان مكلمة. وديارة لناو پیغمبران عليهم الصلاة والسلام إبراهيم بخليل الرحمن ناسرا وهروا پیغمبري خوش ما صلى الله عليه وسلم خواهي قور عيني، وكل حديث صحيح ده هاتي پیغمبر فرمي واتخذ الله صاحبكم خليلا، كواتا پیغمبري خوش ما صلى الله عليه وسلم هم مكلمة هم خليليشا عليه صلوات الله وسلامه. بل أوزاد فرمي وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة. اسكن واتا بيك زيغاي سكن، بهشت بخوت بها وسركت بيك زيغاي سكن. اسكن أنت وزوجك الجنة. زالي ردا مسألة زوجك وكلواني رابردو كميك باس ما كر آية لبيش سون بهشت خواهي قور سبحانه وتعالى هاوسەرەکەی خەڵق کرد یان لە دوای ئەوەی کە چوونە بەهەشت. دیارە هەردوو قەول هەیە لە زانایان هەردووچی باز دەکەن، بەڵام والله ئەعلەم
زۆرترینی زانایان لەسەر ئەوەن کەوا وەکو سیاقی ئاەتەکەوا دەخوازی لە پێش چوونە بەهەشت خوای گەورە سوبحانەهو وتەعالە هاوسەرەکەی لە بۆ خەڵق کرد. هاوسەرەکەی کە وەکو گوتمان ناوی حەوایە کە لەوانەیە ڕابردوو دیارە ئەمسە هەم کرد گوتم کەوا لە قورئان و لە سونە نەهاتێ، بەڵێ لە قورئان ناوی نەهاتێ، بەڵام لە صحیحی بوخاری لە حەدیثێکی صحیحدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی دایکمان دەبا کەوا دایکی بەشەریەتەکە حەوایە. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە دەفەرمی وقلنا يا آدم اسكن أنت وزوجك الجنة وكلا منها رغدا حيث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. ئەو بەهەشتەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان بە بابمان ئادەم دەکا لەگەڵ دایکمان حەوا کەوا بچنە ئەوێن دەرێ و لەوێن دەرێ بخۆنەوە لە هەر جێگایەک و لە هەر کاتێک کە بیانەوێ تەنها و تەنها دارێکیان لێ قەدەغە دەکرێ کە وەکو لەوانەیە ڕابردوش باسمان کرد کەوا دارەکە باسی نەکرایە، وەکو زانینیشی هیچ عیلمێکمان پێ نابەخشێکەوە سوود بەخش بی، نەزانینیشی جەهلێک نییە کەوا زیانمان پێ بگەینی. بەڵام ئایا ئەو بەهەشتەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان بە بابمان ئادەم دەکا بچنە ئەوێن دەرێ جەنەت الخولدە کەوا لە قیامەتدا بابن لە دوای مردن کەسانێک کەوا متەقین جێگایان بەهەشتە کە دەستنەوە بابڵێن بەهەشتی دارولخولد، هەر ئەو بەهەشتە بوو کەوا بابمان ئادەم چوێ یاخود بەهەشتێکی تر بوو لەسەر ڕووی زەوی خوای گەورە سوبحانەهو وتەعالە خەڵقی کردبوو. والله ئەعلەم دیارە ئەو ڕەئیان زیاتر ڕاجحە کەوا ئەو بەهەشتە هەر ئەو جەنەت الخولدێ کەوا خوای گەورە وعدەیدایە لە بۆ ئیمانداران لە ڕۆژی قیامەت ئەوانەی کەوا ئەهل بن بستنە ئەو بەهەشتە، کەواتە بەهەشتێکی تایبەت نەبوو بەڵکو هەر ئەو بەهەشتەیە کەوا دارولخولدە کە وەکو معلومە لە قورئان پیرۆز باسی کرا. ئەوجا وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی کاتێک باز لەو بابەتە دەکا و خلافی عولەما لەسەر جەنەت الخولدیان بەهەشتێکی دیکە بوو لە بۆ تەجروبە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بابمان ئادەم بردەوێ دەفەرمی ڕەئی ئەوانەی کەوا زۆرترینیان دەڵێن کەوا جەنەت الخولدە هەر ئەو بەهەشتە بوو کەوا ئەوجا بە شەعر دەڵێ فحي على جنات عدن فإنها منازلك الأولى وفيها المخيم ولكننا سبي العدو فهل ترى نعود إلى أوطاننا ونسلم. کەواتە دەفەرمی دەی ئێمەش بە قۆڵ و باسچی لێ هەڵ بکەین و ئەو کارانە ئەنجام بدەین کەوا بنەتیجە بمانگەڕێنیتەوە جەناتی عەدن کە فإنها منازلك الأولى لەبەرەوەی بەڕاستی ئەو جەناتە کە جەناتی خولدە منازلك الأولى هەر ئەوێن دەرێ مەنزیلەت یەکەممان بۆ کە بابمان ئادەم لەوێ بووە، بەڵام دواتر لە نەتیجەی ئەو تەجروبەیە ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە بڕیاردا بیهینیتە سەر ڕووی زەوی. ئەوجا دەڵێ سەبی العەدو ئێمە بەڵێ وەکو سەبی و ئەسیری دەستی دوژمنەکەمان بووین کاتێکەوە هاتینە سەر ڕووی زەوی و ئیتر فهل ترى نعود إلى أوطاننا ونسلم. ئایا دەبی کاری وا ئەنجام بدەین تاوەکو لە ئەسری شەیطان نەجاتمان بی و بگەڕێینەوە مەوتینی خۆمان کەوا بەهەشتە ئین شاء الله تعالى ڕەجامان وایە. بەڵێ ئەوجا لە دوای ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کاتێکەوە بەو شێوەیە فەرمان دەکاتن کەوا ئادەم و هەروەها دایکمان حەوا بچنە بەهەشت و یەک داریان لێ قەدەغە دەکاتن کە لەو دارە نزیک نەبنەوە ئەگەر نا فەتەکوونە من الظالمین وەکو باسمان کرد کەوا دەبنە کەسانێک کەوا ستەم لە نەفسی خۆیان دەکەن بە سەرپێچکردنی فەرمانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە. بەڵام لە نەتیجەدا چی ڕوویدا؟ فأزلهما الشيطان عنها فأخرجهما مما كانا فيه. فأزلهما الشيطان عنها دیار بقراءتش كشاتي فأزالهما الشيطان عنها كواتا فأزلهما واتزلي بيبردن شيطان زلي بيبردن وسوسي لو كردن بو معي اوي كواتوشي زل بين زلتسيا فأزلهما زلا كوكو بابلين لا كردوار خوان دلي بي هالخليسكا زل يزلو كواتا بي هالخليسكا وەکو شتێکی معنەویش کە دەڵێن فلانە کەس زەلەیەکی بردیە زەلەی بردیە واتە شتێکی وای کردێ کە نەدەبووە بیکە، شتێکی وای کردێ کەوا نەدەبووە بیکە. ئیتر فەئەزەلەهومە الشەیطان عنها لێرەدا والله ئەعلەم زانان دەفەرموون واتە بەهۆی ئەو دارەوە زەلەی پێبردن، بەهۆی ئەو داریکەوە خوای گەورە لێ قەدەغە کردبوون شەیطان توانی زەلەیان پێ بە فەئەزەلەهومە الشەیطان عنها. لا قراءة دوان فأزالهما الشيطان عنها فأزالهما واتا إزالي كردن أذهبهما
لبهجدا ليرد عنها دقريت ولا بهجت كواتا فأزالهما عن الجنة شيطان تواني لبهجت ودريان بنيتن بهوي أو كوا نزيق بونو لو دارك وأخوي جور سبحانه وتعالى لي قدغ كردبون فأخرجهما مما كانا فيه فأخرجهما دريهنان لو ناز نعمتي كوا كانا فيه كوا باب من آدم دايك من حواتي دامن زلير ذات مشابكي فأخرجهما نافن فأخرجهما من الجنة أو بهشتي كوا لا آيات بيشتري فرموي دفن فأخرجهما مما كانا فيه لبوي كوا بزانين لسناز نعمتي دابون لو ناز نعمتي كتي دابون شيطان تواني زليان بيباو لبهج ودريان بنيتن وقلنا اهبطوا بعضكم لبعض عدو زبيشو بين سر أو بشاءتا بس الشيويك شيطان تواني أو زليان بيباتن ديارة أوبك وكخواي سبحانه وتعالى لصورتي تلبون من لصورة الأعراف وهروها لصورة صاد لتندين صورتي ديك لصورة الحجر باز لكم يقلو تفاصيل هذا كاتن كوا إبليس بتشيويك تواني زليان بيباتن بويبو كاتي كوا وكخواي سبحانه وتعالى لصورة الأعراف ده فرمي فوسوس لهما الشيطان وقال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى لصورة طه كواتا وسوسي له كردن بوي كوا آية يا آدم ڕێگاد نیشان بدەم لە بۆ دارێکەوە ئەگەر بیخۆی دەبیە با بڵێن بە خالیدی بە هەتایی دەمینێەوە لە بەهەشت و هەروها و مولک لا یەبلا مولکێکت پێدەبەخشرێکەوە بە هیچ شێوەیەک لە ناو ناسیتن و لە سوورەتی الأعرافش دەفەرمی فوسوس لهما الشيطان ليبدي لهما ما وري عنهما من سوآتهما وقال ما نهاكما ربكما عن هذه الشجرة إلا أن تكونا ملكين أو تكونا من الخالدين كواتا وسوسي كردن وسوسي خستنا ضلو دروني آدم عليه الصلاة والسلام يأخذ لبو هردوشيان فوسوس لهما وسوسي خستنا ضلو درونيان بويكا تاكل نتيجة ليبدي لهما ما وري عنهما من سوآتهما تاوكو أو عورتيان كوادا بوشرابو لنتيجة قر عصيان وسربيتي بكن عورتيان بديار دكي وكل سورة الأعراف باز كرد اليوين دين تفاصيل كي باز دكين إن شاء الله تفرمي تاوكو عورتيان بديار بكي بمعصية خواي قولو وسوسيلو كردن أو زبيانيقو ما نهاكما ربكما پروردگارتان أنقوي نهي نكرد لو داري إلا لبد يكشد نبي أن تكون ملكين تاوكو نبنى دو ملائكة أو تكون من الخالدين وهروها تاوكو هتاي نمينين ولا بهشت يتر بوشي وسوسي لبويان كردو هلي خلطان دن وكو دفر من لدواي وقاسمهما إني لكما لمن الناصحين وقاسمهما سوين ديلو خواردن بخوا سبحانه وتعالى إني لكما لمن الناصحين كواتا بوشي هلي خلطان دن یەکەم جار با بڵێن بە شێوەیەک لیان هاتە پێش کەوا لەگەڵ فیترەتی ئینسان دەگونجێ فیترەتی ئینسان حەزی لە هەتاییە حەزی لە ژیانێکە کەوا مردنی تێدا نەبی حەزی لە مولکە حەزی لە خۆشیە ئیتر لەو ڕێگایە لیان هاتە ژوورێ وەسوەسەی لە بۆ کردن بۆی کە ئەگەر بێت و نزیک بنەوە لەو داری کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەنگۆی لێ قەدەغە کردیە أو دارتان نشان دم طبعا بالنتيجة أو داربو كخواي يقول لي قد كربون كأجر بيخون حتى دمينين ودبنا ملائكتيش حتى دمينين ودبنا ملائكتش أن تكون ملكين أو تكون من الخالدين أو جاسوين دي لو خواردن لذا وكزانا دفرمون آدم عليه الصلاة والسلام لويا بيه الخلطة لبر أوي بهيج شيء تصورين نذكر كسك هبي بدرو سوين لصخوا بخوا كواتا بو سببي هالخلطة كوا تصوري نذكر كسك هبي بدرو سوين بخوا سبحانه وتعالى كواتا بوي هالخلطة البروي براستي هل إنسانك لسرخوي قياسي مقابلة كيدا كاتن آدم عليه الصلاة والسلام تصوري نذكر أو كسك هبي بوشيوي جرأة بك سوين بدرو لسرخوي قوري بخوا سبحانه وتعالى طبعا أوش بلغي لسر باتشي آدم عليه الصلاة والسلام كوا تصوري أو جناح قوري نذكر لكسك بيتزي بلا مكو إمام عمر خويلي راضي بك بيويست إنسان وابي تنك
پند و ئامۆژگاری لە هەڵەی پێشینی خۆشماوەربگرن هەر نەوەک هەر لە ئیخۆمان وەکو دەگوترێ ئەسسەعید مەن اتعظ بغەیریه بەختەوەر ئەو کەسەیەکەوە ئامۆژگاری لە غەیری خۆش وەردەگری. ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ دەفەرمێ لەست بالخبئی ولا الخبء يخدعني. بەڕاستی ئەسڵ وە ئێمەش ئەو هابین، ئێمە کەسێک نین کەوا خەڵکی هەڵخەڵەتێنین، بەڵام کەسی فێڵبازیش ناتوانێ من هەڵخەڵەتێنی. کەواتە ئەسڵ وایە بەو شێوەین بە هەر حاڵ بابمان ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ دایکمان حەوا سەلامی خوا لە هەردووچیان بیتن، بەو شێوەیە شەیطان توانی کاریان تێبکاتن، با بڵێن عاتیفەیان بجوولێنی و هەروەها فیتڕەیان بجوولێنی بەرەو ئەو بەهەشتەی کەوا هەتایی تێدا ببینێنەوە، بەو شێوەی کە وەکو گوتمان هیوا و ئاواتی هەموو ئینسانێکە. بەڵام لە نەتیجەدا چیان بەسەر هات؟ خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە نەتیجەدا وەکو دەفەرمێ فەئەخرەجەهوما مما کانا فیه، لە نەتیجەدا لەو بەهەشتەی کەوا تێیدا بوون بۆ مای ئەوەی کەوا تێیدا دەربچن. ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دوای دەفەرمێ قولنا اهبطوا بعضكم لبعض عدو، بڕۆنە سەر ڕووی زەوی. دیارە لێردا کەمێک تەفاسیلی دێ لەبەر تەوابوونی کات لێردا دەوەستین بە هیوای ئەوەی کە إن شاء الله تعالى لواني داهتو بين خدمته وآتوا زيادة باس ليوبكين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.